عندك علاقة كجبنة تبعه دكتور دەستگای داوشتووە پشکێنەوە بکەین داخواگە بە شێوەشی سەرپێیی پشکێنشی بۆ بکەین ئەوە دەرێنێت چاڵتایە بەڵام سامان ئەوەی لە بەرەکەم چی؟ وانێ کرد بەهرانە سي دیارە دوای ئەوەی لەلایەن هاوڵاتیان و چالاکوانانی واری ژینگەی ئاگدار کراینەوە کە کۆمەڵێک باڵندەی چێوی کە پێیان دەبرێت قاز و قڕینگ لە ناوچەی چیای مامەڕوود مردوون و گیانیان لەدەستداوە و چەند کۆمەڵێکن ئێمە لە ڕێگای دام و دەستگاکان پەیوەنددار بە دوواداچوونمان کرد و بڕیار درا کە دام و دەستگا ئیداری و لایەنی پەیوەنددار لە ڤێتەرنەری سەردانی شوێنەکە بکەین بۆ ئەوەی بە دوواداچوونی پێویست بکەین لە هۆکارەکانی لە گیان لەدەستدانیان بکۆڵینەوە بۆ ئەوی بتوانین بگەینە نەتیجەیەک بزانین هۆکارەکان چ بووە بۆ ئەوەی ئەو باڵندانە کە گرنجشی گەورەی هەیە لە بواری ژینگەی بتوانین بیان پارێزین کە ئێمە هەمیشە تاکید لە پاراستنی ژینگە دەکەینەوە بۆیە ئەمڕۆ هەر بۆ ئەو مەبەستە بۆ ئەوەی بتوانین بگەینە نەتیجە خوا نەخواستە گیان لەدەستدانی ئەوانی دیکەشی بەدوادانێت چونکە هۆکارە ساتە ژینگەییە بی بۆیە دەبێت هۆکارەکانی بزانین سەردانی ئەو شوێنەمان کرد کە ژمارەیەکی زۆر پەلەوەری کۆچکودو لێ مردار بووە توێکارێکی سەرپێیمان کرد ئەگە بزانین نیشانەکان چوە دەکەی بەڵام لەبەرەوەی ئەو پەلەوەرە لە 29 مانگەوە مردار بوون بۆیە نیشانەکان تەواو بەدەر ناکەون سێشە دوای لەوە دەناکەوێت کە بکەینە بناغە بۆ دەستشەکەی نەخۆشی